بەڕێزانی قەدرگرانی کوردستان 24 کاتتان باش خۆشحاڵم جارێکی بە ئێوەی هێژا شاد دەبمەوە دەستپێکی پەیوەندیەکانی کوردستان و فەڕەنسا بە دیاریکراوی لە پاش سایکزبیکۆ دەگەڕێتەوە بۆ سەردەمی شۆڕشی ئەیلول لەو کاتانەی کە نوێنەرانی وڵاتی فەڕەنسا لە چوارچێوەی ڕۆژنامەوان و هاوکاری مرۆیی داهاتنە ناو شۆڕشی ئەیلول و دوجار توانیان دەنگی شۆڕشەکانی گەلی کوردستان بە وڵاتانی دەرەوە بگێنن لە پەراوێزی ئەو ڕووداوەی کە دوێنێ لە پاریس ڕاگەیەندرا بە ئامادەبوونی جەنابی سەرۆک مەسعود بارزانی کە شەقامێک بە نێوی پێشمەرگە کرا لە نێو جەرگەی پاریس شەو گەنگەشەی ئەم ڕووداوە دەکەین تۆزێک چاو لە مێژوش دەکەین لە سەر ئاستی پەیوەندەکانی نێوان کوردستان و فەڕەنسا و چۆنێتی درێژەدان بەم پەیوەندیانە بە میوانداری هەرێک لە بەڕێزان دکتۆرە شۆنم یاحیا دکتۆرا لە زانکۆی سۆربۆن هەروەها بەڕێز ئەکادیمیست و شارەزا لە بواری پەیوەندە نێودەوڵەتەکان دکتۆر عومەر نورەدینی زۆر بەخێربن سەرچاوان دکتۆرە شەونم بۆ پێی جەنابەت پسپۆرەتێکە لە وڵاتی فەڕەنسایە تا ئاستێک شارەزای فەڕەنسای سیاسەتی فەڕەنسایی ئەم ڕووداوەی دوێنێ بە ئامادەبوونی سەرۆک مەسعود بارزانی چی پێگوتین کەرەم پێش هەموو شتێک بەحقەت ئەم ڕووداوێکی مێژووی زۆر گرنگە و دیارەیەکی زۆر گرنگە یعنی لەلایەن وڵاتی فەڕەنساوە تۆ کاتێک کە دیارەیەک دەدەی بە یەکێک ینی دەبێ دیارەکە بچووک بێیان گەورە بێتن ینی ئەوە دیارەکە لەلایەن دەوڵەتێکی گەورەی وەکو فەڕەنساوە کە پێشکەشی پێشمەرگە و گەلی کورد کراوە ینی دەبێ ئەوە زۆر بە گرنگی سیر بکرێتن ئەم دەلالەتێکی هەیە ینی دانپێدانان و پێزانینێکی فەرمیە لەلایەن دەوڵەتی فەڕەنساوە بۆ ئەو ڕۆڵەی کە هێزی پێشمەرگە بینیان لە ڕوبەڕووبوونەوەی تیرۆر و شەڕی داعش لە ساڵی 2014ەوە هەروەها و ڕێزلێنانێکیشە بۆ ئەو قارەمان و ئەو خەبات جێڕانەی کە ئەو فیداکارانەی کە خۆیان بەخت کرد لە پێناوی پاراستنی ئاسایشی نێودەوڵەتیدا و جگە لەوە پەیامێکیشە لەلایەن دەوڵەتی فەڕەنساوە بۆ کۆمەڵگەی نێودەوڵەتی کە کورد لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست سەرچاوەیەکی گرنگی ئەمن و ئاسایشە و سەرچاوەیەکە بۆ پاراستنی ئاسایشی نێودەوڵەتی جگە لەوە پشتگیریەکی ڕەمزیشە لەوەی کە دەوڵەتی فەڕەنسا هاوپەیمانانی خۆی لەیاد ناکاتن کە لە شەڕە گەورەکاندا بەشداریان لەگەڵیدا کردووە خاڵێکی دیکە ماهیەتی ئەم خەڵاتە ئەم ڕووداوە پشتگیریەکی سیاسیە بۆ پتەوکردنی پەیوەندیەکانی نێوان حکوومەتی فەڕەنسا و دەوڵەت کوردستان چونکە لێرەدا شەرعیەتێکی زیاتر دەداتن بە سیاسەتی هاوچەرخی فەڕەنسا یان بەبوونی کورد ئافۆن ینی شەرعیەتێکی گرنگ دەداتن بەبوونی کورد لە سیاسەتی هاوچەرخی فەڕەنسا و لە کللتور و لە سیستەمی سیاسی ئەو وڵاتەدا خۆش بە دواتر گەنگەشەی زیاتر دەکەین دکتۆر فەڕەنسا وڵاتێکی گەورەیە کاریگەریە لەسەر زۆرینەی ڕوودا و پێشادەکان لە سەراسی جیهان تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەوروپایی شەرقی پرسیارەکە ئەوەیە ئەگەر لە دیرۆک بنۆڕین لە شۆڕشەکانی گەلی کوردستان هاوکار بووە بە هەر شێوەیە کە توانی بێتی ئەوەی کە لە دەستپێشی بەرنامەکە ئاماژەم پێدا بۆ نمونە لە ڕووی ڕۆژنامەوانیەوە کاتێک کرێس کۆچێرا دێتە ناو شاخ و لە ڕێی فۆتۆ دەنگی شۆڕش و دەنگی ئاوارەی و دەنگی زوڵمەکانی ڕژێمی پێش و بەرامبەر کورد دەگەێنێتە وڵاتانی جیهان لە ڕووی لەسەر ئاستی پەیوەندی نێودەوڵەتەکان ئێستا دوای ئەو ڕووداوەی کە دوێنێ باسمان کرد ئێستا چۆنە پەیوەندی کورد لەگەڵ فەڕەنسا یان با بە شێوەیەکە بپرسم چ پێویست دەکات بۆ قەناغی داهات و پەیوەندەکانمان بەرەو کوێ بچێت لەگەڵ فەڕەنسا کەرە زۆر سوپاس دەشیت تۆ ئاماژەیەکت بە دیرۆک و مێژوودا ئەگەر لە ڕەحەندی تاریخی و مێژوویەوە سەیری پەیوەندیەکانی نێوان
بزاوی ڕزگاری خوازی نەتەوەی کورد و گەلی کوردستان دواتر قوارەی سیاسی و دەستوری هەرێمی کوردستان لەگەڵ دەوڵەتی فەڕەنسا بکەین بە تایبەتی لە ماوەی 120 ساڵی ڕابردوودا هەندێک وێزگە و مەحەتاتی سەرەکیمان دێتە پێش چاو لەو چوارچێوەیەشدا ڕاستیەک هەیە دەبێ ئێمە تیشکی بخەینە سەر ئەویش ئەوەیە لە دروستبوونی قەزی کوردیدا لە مەسەلەی کوردیە لەوەی هەندێک جار پێی دەگوترێت لە مشکلەی کوردیە عادەتەن جگە لە فاکتەری ناوخۆیی ڕەهەندی نێودەوڵەتی و فاکتەری نێودەوڵەتیش حەزورێکی جددی و زۆر کاریگەری هەبووە لەو ڕەهەندەوە ڕۆڵی فەڕەنسا زۆر کاریگەر بووە لە پەیوەندی بە قەزەی کوردیەوە ڕۆڵی فەڕەنسا هەندێک جار نێگەتیڤ و سلبی بووە و بەڵام بە تایبەتیش لە سەردەمی کۆماری پێنجەمی فەڕەنساوە دەبێتە ڕۆڵێکی پۆزەتیڤ لە پەیوەندی لەگەڵ حرەکەی تحرڕی کوردیە بەڵام لە هەموو ئەو وێزگانەدا ڕۆڵی فەڕەنسا ڕۆڵێکی چارەنووسازی لەسەر قەزەی کوردی هەبووە لە جەنجی جیهانی یەکەم و ڕێکەوتنامەی سایکس بیکۆ بگرە تا ڕێکەوتنامەی تا کۆنگرەی ئاشتی لە پاریس و دواتر مؤتەمەری سیڤەر و دواتر مؤتەمەری لۆزان دواتریش لەگەڵ جەنجی جیهانی دووەم و دەستپێکردنی کۆماری پێنجەمی فەڕەنسا بە تایبەتی ساڵی 1950 لەوێوە تەحەولە پۆزەتیڤەکە دێتە ئاراوە تا ئێستاش بەردەوامە لە سەردەمی شۆڕش و ڕاپەڕینەکانیشدا دەوڵەتی فەڕەنسا بە تایبەتی لە سەردەمی شۆڕشی ئەیلولی مەزن ئەو کات بێزگە لە ڕۆڵی فەڕەنسا لەوەی کە ڕۆژنامە نووس دێن ڕێکخراوە خێرخوازیەکان دێن نامەیەکی تاریخی نامەیەکی تاریخی بارزانی نەمر هەیە بۆ سەرۆکی فەڕەنسای ئەو کات شارڵ دیگۆ دواتر دەبینین لە ڕاپەڕینی ئازاری 1990ەکە لە پرسی پاراستنی گەلی کوردستان دواتر دەرچوونی بڕیاری 1688 لە ئەنجومەنی ئاسایشی نێودەوڵەتی هەروەها دامەزراندنی ناوچەی دژەفڕین و ناوچەی ئارام بۆ گەلی کوردستان هەروەها لە ئەنجامدانی یەکەمە هەڵبژاردن و لەدایکبوونی قواری سیاسی دەستوری هەرێمی کوردستان فەڕەنسا ڕۆڵی گرنگ و چارەنووسازی بینی واتە لە پاراستنی گەلی کوردستان دواتر لە دانانی بەردی بناغی ئەم قوارە سیاسیە لە بەردەوامبوون و بەهێزبوونی ئەم قوارە سیاسەشدا فەڕەنسا ڕۆڵی کاریگەری بینی بۆ نمونە لە مەسلەی پاراستن و بەرگەریکردن لە گەل و قوارەی سیاسی و دەستوری هەرێمی کوردستان لە هەڵمەتەکانی ڕوبەڕووبوونەوەی داعشدا دوای ئەوە کاتێکی ئاواژ ڕۆلی هەبوو لە پشتیوانی ڕۆژ ئاواش ئەو کاتێک کە ڕوبەڕووی چەکدارانی داعش بوونەوە درێژە دوای محەتە کە زۆر گرنگە لەسەری بوەستین دوای تێکشکاندنی داعشیش دوای ڕیفراندۆم و ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر کاتێک حکوومەتی عراقی هێزی سەربازی بەرامبەر بە هەرێمی کوردستان و خەتەری وجودی کەوتە سەر هەرێمی کوردستان سەرۆکی فەڕەنسا بەڕێز ماکرۆن بانگهێشتی سەرۆکی حکوومەتی هەرێمی بارزانی جێگری سەرۆکی حکوومەتی کرد و لەوێوە دوای ئەم دیدارە بە چەند ڕۆژێک سەرۆکی فەڕەنسا قسەی لەگەڵ سەرۆک وەزیرانی عراق کرد قسە لەگەڵ سەرۆکی وڵاتی یەکگرتوەکانی ئەمریکاش کرد وتی قوارەی سیاسی و دەستوری هەرێمی کوردستان دەستوریە دەبێ بمێنێتەوە دێم وڵات دکتۆرە بۆ پێی دکتۆراکەت لە فەڕەنسا بووە ماوەی 6 ساڵیش دێ بووی پێما بێ لەوێ ژیاوی ئەوە بپرسم ئێستا وشەی پێشمەرگە هاتوۆتە ناو زمانی فەڕەنسی جێگیر کراوە لە ناو زمانی فەڕەنسی ینی بەیانی منەچم بۆ فەڕەنسا ئەگەر لەگەڵ کەسێکی فەڕەنسی بدوێم گەنگەشە بکەم کاتێک بڵێن پێشمەرگە وشەیەکی نامۆنی بەلای فەڕەنسیەکەوە بەحقت ئەوە دەگەڕێتەوە سەر ئاستی ئەو هاوڵاتیە ینی چونکە هاوڵاتێک لەگەڵ هاوڵێتێکی دیکە جیاوازە بەڵام بە شێوەیەکی گشتی کللتورێکی هاوبەش هەیە لە نێوان فەڕەنسیەکاندا
کە هەتا بەڕاست و چەپیشیان هەتا ئەو حیزبانەی کە تند ئاژۆشن لە فەڕەنسا وەکو حیزبەکانی مارین لۆپێن و ئەوانە ئەو ینی سیاسەتیان ڕاستە جیاوازە بەڵام کاتێک کە خەتەریات دەگاتە سەر سنوور و یاخود چوارچێوەی دەوڵەتی فەڕەنسا ئەوان خۆیان بەو وڵاتانە یاخود بەو ڕێکخراوە بەو بزوتنەوانە یاخود بەو گروپانە ئەوە ئەکەن ینی ناوەندە میدیاکانی فەڕەنسا لە بەڵێ ئەمن وەکو ڕۆژنامەوان بە بیرمە ناوەندە میدیاکانی فەڕەنسا دەیانگوت پێشمەرگەی کوردستان لە بری وڵاتانی دیموکراسی بڵێ ئەوە خاڵێکی بڵێ شەڕی تیرۆرەکە ئەنجا من دەمویست لێرە باسی ئەوە بکەم کاتێک کە پێشمەرگە لە جیاتی ئەوە شەڕی تیرۆرە کاتن کە تیرۆریش خەتەرێکی نێودەوڵەتیە لەسەر هەموو دنیادا لەوێدا ئەوان بێگومان بە هاوپەیمانی سەرەکی خۆیان سەیریەکەن و هاوڵاتیان وەکو ئەوە دەرەنجامەکەی بوو کە کردنەوەی ئەو شقامە بوو یاخود ئەو ڕێڕەوە بوو لەسەر ئەو ڕوودا میدیای فەڕەنسا حتمما تۆ ڕۆژانە با بڵێن متابعی میدیای فەڕەنسی دەکەی با ئەوەندە کە لەوێ چی نووسرا لەسەر ئەو ڕووداوای دوێنێ بەکردنەوەی ڕێرەی و شەقامێکی بەناو پاریس بەناوی کوژمەرگە بۆ خۆی بەڕاستی لە میدیاکان تەنیا لە ڕۆژنامەکان من ئەوەی کە چاوم پێکەوت و باسی لێوە کرا بەڵام ئەم پرۆسەیەکی درێژخایەنە تاکو دەچەسپێتن تاکو ئەزمموی لەگەڵدا پەیدا دەکەن بەس من دەمەوێت باسی ئەوە بکەم کە فەڕەنسا دەوڵەتێکی گرینگە بۆ هەرێمی کوردستان نەگەتەنیا بۆ هەرێم بۆ گەلی کورد بەگشتی تۆ دەبینی فەڕەنسیەکان لە هەر چوار پارچەی کوردستاندا پشگیری لە کورد دەکەن لە ڕۆژ ئاوا لە باکوور لە ڕۆژهەڵات یعنی کەواتە ئەم پشگیریکردنە تێکەڵاویەکی حەزەکەن تێکەڵاویەکی کەلتوری تێکەڵاویەکی سیاسی بۆیە پاڵپشتیەکانی فەڕەنسا هەر لەسەر ئاستی سیاسی نییە لەسەر ئاستی کللتوریە لەسەر ئاستی بۆ منەکە کاتێک کە باسی پشگیری فەڕەنسا دەکەین بۆ گەلی کورد بە تایبەتی لە هەرێمی کوردستان پشگیری ڕۆشنبیری و پەروەردەی ئێمە لە ساڵی 2009دا ئێمە وەکو کۆمەڵی قوتابی کە نزیکەی 100 قوتابی دەبووین زەمالەمان لە حکوومەتی فەڕەنسا وەرگر ئەوێش وەکو پاڵپشتێک بۆ ئەو نەوانەی کە لە هەرێمی کوردستاندانا بێگومان ڕۆیشتنی ئێمە بۆ ئەوێ کاریگەریەکی زۆری هەبوو وەکو ئەکتەرێکی کۆمەڵاتی لەسەر دیدگای ئێمە لەسەر فراوانکردنی و لەسەر کەسایەتیمان لەسەر ئەوەی کە چۆن بتوانین بەشدار بین لە بەرەو پێشبردننی وڵاتەکەمان ئەوەش بەشێکە لەو پشگیری یاخود لەلایەنی ئەقتصادیەوە فەڕەنسا کۆمپانیەکانیان ینی بەشدارن لێرە لە هەرێمی کوردستان لە ئاوادانکردنەوەی لە ڕووی ئەمنیەوە فەڕەنسا لە شەڕی داعش پاڵپشتێکی هەم چەکی نرد بۆ کورد لە هەمان کاتیشدا هاوکاری ئەوە بۆ ئەو بریندارانەی ئەو قوربانیانەی کە بریندار دەبوون ئاوارەکان لەوێدا دەرگای بە ڕووداکردنەوە و چارەسەری دەکردن کاک دکتۆر خاتون باسی کرد تۆرە باسی کرد کە ڕۆژەکە درێژخایەنە ئۆکەی لە داهاتوودا لەگەڵ فەڕەنسا چۆن مامەڵە بکەین پەیوەندەکانمان لە ئێستا بواری کللتوری بواری دیرۆشی بواری سیاسی بواری بازرگانی هەیە لە نێوانمان چی دی دەخوازێت لە ساڵی 2009 ئەو کاتی جەنابی سەرۆک بارزانی سەرۆکی هەرێم بوو یاداشتێکی لێکتێگەیشتن لە نێوان هەرێمی کوردستان لەگەڵ دەوڵەتی فەڕەنسا واژۆ کراوە ئەم یاداشتە ڕاستە ناوی یاداشتی لێکتێگەیشتنە لە ڕووی ناوزەتکردن و لە ڕووی شکڵیەوە بەڵام لە جەوهەردا کە سەیری ناوەرۆکەکەی دەکەی و بڕگەکانی شیتەڵ دەکەی بە تەواوەتی وەکو پەیماننامەیەکی نێوان دوو دەوڵەتوە هەمەڕەنگ چونکە لە هەموو بوارەکاندا لە ڕووی ئاسایشەوە لە ڕووی وزەوە لە ڕووی ئابوووریەوە لە ڕووی کللتوریەوە لە ڕووی پەروەردە و خوێندنەوە هەموو ئەو فەقرانەی تایە کە چۆن پەیوەندیەکانی نێوان هەرێمی کوردستان لەگەڵ دەوڵەتی فەڕەنسا لە داهاتوودا ڕێک دەخرێت کاری لەسەر دەکرێت و پەرەی پێدەدرێت ئەمە ئەم بوونی ئەم یاداشی لێکتێگەیشتنە زۆر زۆر گرنگە دەبێ ئێمە هەمیشە وەکو قەوارەی سیاسی و دەستوری هەرێمی کوردستان لەسەر ئاسی دەسەڵاتی تەنفیزی لەسەر ئاسی دەسەڵاتی تەشریعی
بگەڕێینەوە بۆ ئەو یاداشتی لێک تێگەیشتنە. ئەم ڕووداوەی کە ئێمە بینیمان ڕۆژی هەینی لە پاریس لە ڕاستیدا وەکو جەنابی سەرۆک بارزانی وتی ڕۆژێکی تاریخیە. بۆ ڕۆژێکی تاریخیە یەک فەڕەنسا دەوڵەتی فەڕەنسا گەلی فەڕەنسا لە ڕێگای ئەم ڕێزگرت لێنانە لە پێشمەرگەوە جارێکی تر تەقدیری دەوڵەت و گەلی فەڕەنسای بۆ ڕۆڵی پێشمەرگە خستەوە ڕوو وەکو جەنگاوەری ئازادی جەنگاوەری دژی داگیرکاری وەکو جەنگاوەری خەبات و تێکۆشان لە پێناو ئازادی میلەتێکدا. ئەمە یەک. لەلایەنێکی ترەوە ڕێزگرتن و پێزانینی دەوڵەت و گەلی فەڕەنسایە بۆ ڕۆڵی پێشمەرگە بۆ خوێنی پێشمەرگە بۆ خەباتی پێشمەرگە لە چی؟ لە ڕووبەڕووبوونەوەی هێزێکی تونندڕە و کە بوو بە هەڕەشە بۆ سەر ئاشتی و ئاسایشی نێودەوڵەتی جیهانی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیشدا. لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا یەکێک لەو تەحەدیاتانەی کە دەوڵەتی فەڕەنسا کە حکوومەتی فەڕەنسا بەدەستیەوە گیری خواردووە زۆر ئیسلامی سیاسی و تیرۆرە گەیشتە ئەو ڕادەیە کە ئاسایشی گەلی فەڕەنسا و مؤسساتی فەرمی فەڕەنسا بکەونە ژێر هەڕەشە و مەترسیەوە کەواتە دیارترین ڕووداوی ڕۆژنامەی چارلی بوو پێم بە تایبەتی ئێمە لە سەردەمێکداین کە سەردەمی بێکەوە بەسترانەوەی ئاسایش و ئاشتیە. ئەگەر ئاشتی و ئاسایش لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست نەبێ لە فەڕەنساش نابێ لە پاریسیش نابێ. لێرەدا فەڕەنسا ئەو پەیامە دەنێرێ بۆ گەلی کوردستان بۆ دەوڵەتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە وڵاتانی دراوسێش کە پێشمەرگە وەکو چۆن بەیاننامەکەی شارەوانی فەڕەنسا وتی ئەمە ڕێزگرتنە لە هێزێک کە نوێنەرایەتی گەلێکی ئازادی خواز دەکا هەروەها لە ڕەمزێک کە لە چەسپاندنی ئاشتی و ئاسایش و ڕوبەڕووبوونەوەی هەڕەشە و مەترسیەکانە ڕۆڵی کاریگەری هەبوو بەشێک بۆ لە هاوپەیمانێتی نێودەوڵەتی هەم لە ڕووی سەربازیەوە هەم لە ڕووی سیاسیشەوە. ئەمە بۆ ڕابردوو بۆ ئێستا بەڵام ئەم ڕووداوە ڕەهەندێکی مستەقبەلیشی هەیە ڕەهەندە مستەقبەلەکەی ئەوجا لێرەوە ببورێن بابوەستین باسی شارەوانیت کرد دەچمەوە لای دکتۆرا چکە لە پاریس بووە شارەوانی پاریس کاتێک مەراسیمێکی ئاوا ڕێک دەخات بۆ ڕێزێنان لە پێشمەرگە ئەوەی من بیستمە ئیدارەی 13 ملیۆن کەس دەکات. بەڵێ شارەوانیەکان لە ئەوروپا بەگشتی شارەوانیەکان بە تایبەتی ئەم ڕووداوە هەندێک ناوەند و هەندێک کەناڵ ویستیان ڕووداوەکە زۆر بێبایە و بچوک نیشان بدەن. جەنابەت لە پاریس بووی با تەحدیدی بکەین بە دیاریکراوی دروستە ئیدارەی 13 ملیۆن هاوڵاتی دەکات لە پاریس ئەو شارەوانیەکان گەورەترین شارەوانیە گەورەترین ئان ئینالگۆ بەرپرسی گەورەترین نابێت چونکە تۆ کاتێک کە دیارەک با قەڵەمێکیش بێتن وانە ئەوە شتێکی زۆر ئەخلاقیە کە تۆ سوپاس بکەیت تۆ پێت گەورە بێتن ئەو قەڵەمەش بێتن نەک تەنیا کە وڵاتێکی گەورەی وەکو فەڕەنسا کە ئامادەکاریەکی زۆریان کردووە بۆ پێشکەشکردن و یاخود بۆ تەرخانکردنی زەویەیە لە خاکی فەڕەنسادا کە بۆ هێناوی لێ بندرێتن بە ناوی پێشمەرکە ئەوە خۆی بەخۆی سەروەریەکی زۆر گەورەیە دەبێت ئەمە وەکو دیارەکە هاوکارڵێ کۆڤان نیشانیدا کە کەوتۆتە شەقامەکە و ناوی پێشمەرگە لە گوگل ماپیش ئێستاوە بڵێ ئەوە بۆ خۆی یعنی ئەو شتانە دەسەڵاتەکان نامینێن بەڵام ناوی شوێنەکان ناوی جێگاکان ئەوە مێژووییان لەسەری دەمینێتەوە بەڵام گرنگە من لێرەدا دەمەوێت ئەوە بڵێم چۆن ئێمە وەکو کورد دەتوانین پارێزگاری و یاخود گەشە بەو پەیوەندیانە بکەین کە لەگەڵ فەڕەنسادا هەمانە بڵێم یعنی خاڵێکی زۆر گرنگەیە کە بەردەوامی یعنی پتەوکردنی پەیوەندە سیاسەکان بە شێوەیەکی بەردەوام ئاڵوگۆڕی دیبلۆماسی ئەوانە خاڵێکی زۆر گرنگن لە ڕووی ئەمنیەوە ئاڵوگۆڕی زانیاری و پێدانی شارەزایی و تەدریبکردنی هێزەکان لە نێوان فەڕەنسا و لە نێوان
لەسەر ئاستی سەربازی و لەسەر ئاستی ئەمنی ئەو هاوکاریانە دەبێ بەردەوام بێ و ئەو پەیوەندیانە دەبێ بەردەوام بێ لەسەر ئاستی کەلتوری بەڵێ بڵێ نانە لەسەر ئاستی کەلتوری کاک سەهێن لەسەر ئاستی کەلتوری بۆ ئێمە کاتێک کە تەڵەبە بوون لە فەڕەنسا دەمان خوێن یعنی پەیوەندێکی کەلتوری و پەیوەندێکی ئەکادیمیمان دروست کرد بۆ نمونە چەندان تەڵەبە دێنە ئێرە فەڕەنسیەکان بڕوا دەکەی ئێمە لەسەر جوهد و کۆششی شخصی خۆمان هاوکاریانەکەین تەرجمەیان بۆ ئەەکەین یعنی شوێنەکان ئەچین ئەچین لێکۆڵینەوەکانیان لەگەڵاکەین ئەمەش هەر وەکو چونکە چۆن ئێمە ئەچین لەوێ دەخوێنین لە زانکۆیەکانی وەکو زانکۆی ئیکۆل هاوتس زانکۆی ئیکۆل هاوتس ئیتیوسیۆن سۆسیال کە ئیکۆلێکی گەورەی کۆمەڵناسیە یان سیۆنسپۆ ئەم ناوەندە ئەکادیمیانە قوتابی دێنێرن بۆ کوردستان لە ڕێگەیانەوە پەیوەندیمان پێوە دەکەن ئێمە لەسەر جوهدی خۆمان هاوکاریانەکەین چۆن بڵێ لەسەر ئاستی پەیوەندێکی بڵێ ئەم پەیوەندیانە کە چۆن ئێمە چوین لەوێ خوێندمان ئەوانیش دێن لێرە لێکۆڵینەوە ئەکەن لەسەر بڵێ بەردەوامە یان بۆ نمونە گەورەترین فەیلسوفی کۆمەڵناسی فەڕەنسی ئالان تۆرن کاتێک لە ساڵی 2017 کە هاتە کوردستان ئەوە بۆ خۆی ئاڵای کوردستانی لەسەر ملی لەسەر شانی خۆیدانا یعنی ئەوە یعنی شتێکی زۆر گەورە بوو کە مامۆستایەکان یاخود کۆمەڵناسە سیاسەت وانە ئەوانەی لە ناوەندە ئەکادیمیەکان ئێستا بە شێوەیەکی زۆر فراوان ڕوو لە کوردستانەکەن ئەمە لەسەر ئاستی بەس گرنگە خاڵێک برێم کاتم کەمە دەمێ دوو خولەکەمەوە دەمێشی خولەکتان دەمێت دکتۆر باسی ئایندەمەوە کە لەماوە یەک دقا بۆ درێژەدان بەم پەیوەندی نێوان هەولێر پاریس ئەم پەیوەندیە سیاسی و دیبلۆماسیانەی کە لە نێوان هەولێر و پاریسدا هەیە لە ڕاستیدا بەهێزن لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا 4 جار سەرۆکی فەڕەنسا هەم فڕانسۆ ئەم ساڵیش جارێکی تر بە تەمایە سەرۆک ماکرۆن بێتە هەولێر و پەیوەندی هەن هەبووە لەگەڵ جەنابی سەرۆک بارزانانی لەگەڵ جەنابی سەرۆکی هەرێم لەگەڵ جەنابی سەرۆکی حکوومەت واتە پەیوەندیشی سیاسی و دیبلۆماسی بەهێز هەیە هەروەها قونسڵخانەی فەڕەنسا لێرە هەیە سەنتەری سەقافی فەڕەنسا لێرە هەیە نوێنەرایەتی حکوومەتی هەرێم لەوێ هەیە ئینستیتۆی پاریس بۆ دەراساتی کوردی هەیە بەڵام گرنگە ئەم پەیوەندیانە بە شێوەیەک دەستی پێوە بژیرێکە لەو ئاستەدا بێت کە بیپارێزی چونکە ئەم ماڵێکی فەڕەنسی لە هەولێر بکرێتەوە ئێستا بەڵێ چونکە ئەم ڕووداوە بە تایبەتی ناونانی ئەم شەقام و ئەم ڕێوڕەوە لە ناو دڵی پاریسە بە ناوی پێشمەرگە نیشانەیە بۆ ئەوەی کە لە زاکیرەی سیاسی دەوڵەتی فەڕەنسا و گەلی فەڕەنسایە پشتیوانی نێودەوڵەتی بۆ قوارەی سیاسی و دەستوری بۆ دۆزی ڕەوای گەلی کوردستان حەزوری هەیە و دەمێنێتەوە بە زیندوی دەکرێت ئەوەی کراوە لەم سەردانە ئەوەی ماڵێکی فەڕەنسی لە هەولێر بکرێتەوە لە ئەمە لە ڕاستیا پێشنیارێکی جوانە لە ناو قەڵای هەولێر بە ناوی ماڵی پاریس بۆ پرسەکانی دیموکراسی و مافی مرۆڤ ئەمن پشگیریەوە دەکەم کە ئەوە بکرێتەوە هەروەها دەکرێت ئیش لەسەر ئەوە بکەین ئێستا لە ڕووی خوێندنەوە قوتابخانەی فەڕەنسیمان هەیە بەڵام زۆر گرنگە وەکو چۆن زانکۆی بەریتانیمان هەیە زانکۆی ئەمریکیمان هەیە زانکۆیەکی فەڕەنسیشمان هەبێت لە هەرێمی کوردستان بە زمانی فەڕەنسی لە بەشە جیازیەکان بخوێنێت و ئەمە کاریگەری دەبێت لەسەر بەهێزکردن و پەرەپێدانی پەیوەندیەکانی نێوان هەردوولا هەروەها دەکرێت ئێمە بیر لەوە بکەینەوە دیواربەندیەکی هونەری لە هەولێر دروست بکرێت بەدایەتی لە بواری سینەما و دیکۆمنتەری دیواربەندیەکی هونەری کە تێیدا مەسەلەن هونەری پەیکەرتاشی دواتر فۆتۆ فەنی تەشکیلی ئەمانە خەڵکی مختصی لیژنەی تایبەتی بۆ پێک بهێندرێ بۆ هەموو ئەو مەسەلەن پەیکەری ئەو سەرۆکانەی ئەو سەرۆک وەزیرانەی کە لە سەردەمی شەڕی داعش و ڕوبەڕووبوونەوەی ئەو تەحەدیە گەورەیە هاوکاری هەرێمی کوردستانیان کردووە مەسەلەن بەچ شێوەیەک هاوکاری هەرێمی کوردستانیان کردووە مەسەلەن تۆ دەکرێت لەم دیواربەندیەیە پەیکەرێکت بۆ سەرۆکی فەڕەنسا
فرانسە هۆڵاند هەبێ 2000 هاتووە بۆ هەرێمی کوردستان دەکرێت بۆ مێرگلت هەبێ ڕاوشکاری پێشوو ئەڵمانیا و باسی چەکی میلان بکەیت کە چۆن ئەم چەکە کاریگەری گەورەی هەبوو لەسەر جەناوی سەرۆک گوتی چەکی میلان کاریگەری گەورەی هەبوو لەسەرەوەی تەوازنی هێزی گەوڕی لە بەری جەنگا ئێمە دەکرێت ئەمە بکەینە پرۆژەیەکی زیندوو لە ڕێگای هوەرەوە بە شێوازی جۆرا و جۆر بۆ ئەوەی بە زیندوی لە لایەنەوەکانی خۆمان بهێنێتەوە هەروە پەیامێکیش بێ بۆ ڕێزگرتن بۆ ئەو دەوڵەتانە ئەو گەلانەی کە لە کاتی تنگانەیە بە پشتیوانی هاوکار و پشتیوانی ئێمە بوو دکتۆرە بە سەگەتەوەکە دوای پرسیاریکە لێ دەکەم ویستە باس لە پەیوەندی ئایندە کرد بۆ بڵێ یعنی ئەزانی بەخۆی ڕۆژ ئاوا بەگەشت چۆن ئەوە زۆر گرنگە ئێمە هەرتەنیا باسی ئەوە نەکەین کە فەرەنساوای کردیە گرنگە گەشە بە پەیوەندیت چی بکرێ گەشە بەحقەت وەکو دەزانین ڕۆژ ئاوا ئەوەی زیاتر هەرێمی کوردستان کە لە لای ڕۆژ ئاوایەکانی شیرن کردووە یاخۆت خۆشەویست کردووە ڕێزگرتنە لە پێکەوە ژیان کە پێکەوە ژیانە دیموکراسیە ئازادی ڕادەربڕینە ئازادی ئیشکردن ئازادی هەرتەنیا ئازادی ڕادەربڕینە بۆ منە ئازادی کۆمەڵاتی ئازادی سیاسە ئازادی ئابووری ئیشکردنە یاخود مافی مرۆڤ ئەوانە ئەو پایانە کە زۆر گرنگن هەرێمی کوردستان کاری لەسەر بکاتون و یعنی لە قەیراندا نەبێت چونکە فەڕەنسا بە تایبەتی فەڕەنسا کە خۆی بەناوەندی سەرهەڵدانی ئەو کۆنسپتانە دەزانیتن ئازادی ئینسانە دیموکراسیە ڕێزگرتنە لە مافی مرۆڤ ڕۆژ ینی ئەمە قەیرانی مافی مرۆڤ لەکوێ هەبێتن کبکردنی ئازادی ڕادەربڕین لەکوێدا هەبێتن بڵێ نادات پەروەری لەوێدا چونکە یعنی هەر مارش یان دروشمی دەوڵەتی فەڕەنسا ئازادی یەکسانی برایەتیە وانە ئەوە دروشمێکی گەورەی کە پایەکە دەوڵەتی فەڕەنسای لەسەر دامەزراوە ناکرێتن تۆ وەکو هەرێمی کوردستان لێرەدا باسی پێکەوە ژیان بکەیت لە نێوان نەتەوەکان لە نێوان دەوڵەتی فەڕەنسا بەنسبەت هەرێمی کوردستانەوە پرسێکی تریشی بەلاوە گرنگە دوای ئەوەی کە هەڵبژاردن دەکرێ و کە خلافمان لەسەر ئەنجامەکانی هەڵبژاردن هەیە جنابی سەرۆک بارزانی سەردانی فەڕەنسا دەکا و بەڕێز فەرانسۆمی تران دەبینێ لی دەپرسێت چۆن بوو خلافتان لەسەر نەتائیجی هەڵبژاردن تێپەڕان جنابی سەرۆک لە یاداشتەکانی خۆیدا باسی کردووە دەڵێ بۆم باسکێت هەر شتێک پەیوەندی بە بەرژەوەندی باڵای گەلی کوردستان و برەودان بە دیموکراسیەوە هەبێ ئێمە دەتوانین تەجاوەزی بۆیە باردۆخی ناوخۆ و یەکگرتووی ناوخۆی هەرێمی کوردستان بەلای فەڕەنساوە گرنگە سپاس بۆ بینەرانی قەدرگرانیش کە تاوەگەستا لەگەڵ مابوون هەمیشە باشە.